بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی زۆر سپاسی بە ڕێزان کارگەڕانی ئەم خولەکەم خی گەورە موفق و سەرکەوتویان کە بە خێراتنی جەنابیشتانەکەم ئینشاءڵڵا جەنابیشتان ئەم برانە و زەحمەت و ماندووبوونیان کێشاوە ئێوەش هەوڵ بن قەرەبووی کەنەوە بەوەی سوودێ وەربگرن لەو دانیشتانە و لەو قسانە ئەکرێت. هیوادارم بەنسبەت ئێمەشەوە قسەیەکمان پێ بێ کە ئێوە ئیسیفادەی لێ بکەن. بەڕێزان مامۆستایان فەرموویان ئەزمموی خۆت لە بواری ڕاگەیاندن و بە تایبەتی باسی ناوەندی خاڵ ڕێکخراوی خاڵ بکەن. بەسەر چاو من ئینشاءڵڵا لە ماوەیەکی 35 دقیقە 40 دقیقە تەجربەی خۆمتان عەرز دەکەم بۆ ئومێدەی ئینشاءڵڵا ئیسیفادەیەکی شێ بێ بۆ بەڕێستان. من ئەگەر پێشەوەی باسی ڕێکخراوی خاڵ بکەم و چۆن دامەزراوانە تۆزێ بگەڕێنەوە بۆ خەلفیەتی پێشی خاڵ. ئەلبەتە من لە تەمەنی ئێوە گەنجتر لە تەمەنی ئێوە مەشغوڵی کاری نووسین و ئیعلام و ڕاگەاندن بووم. یعنی قەدەری من وا بووە خی گەورەی ڕێخستوو هەر لە گەنجێتی و مناڵیوە مەشغەڵەتی زۆریم علاقەی بە کاروباری ڕاگەاندنەوە بووە. ئەگەر لە بیرم بێت ڕەنگ بێ ساڵی 1970 و 1972 من دەستم بە نووسین کردووە، یعنی وەختە زۆر گەنج بووم. وەڵا لە 76 یعنی ئەسڵینەکە 76 و 77 ئەو وەختە بە لاساییکردنەوە کتێبێک هەبوو گوڵستانی شاعیران وەزم شتێکی وا بوو کەمالی داینابوو بینیم ژیانی شاعرانی کۆ کردووە. منیش کتێبێکی دەفتەرێکی گەورەم کڕی و ئەهاتم ژیانی شاعران منووسیوە. ئەلبەتە وەکو چاولێکەریەک ئەو کاتە بە معنای کەلیمە زۆر بە دڵنیایەوە زۆر مناڵ بووم. ئەگەر سەیری جەنابتانەکە میش کە ئەمتان وەکوینە 12 ساڵ تێنە ئەپەڕیمە و کاتە کە تەمەنم وا بوو. ئیتر لێەوە من وردە هێنام کە هاتمە ناو کاری ئیسلامیش قەدەر وا بووە من بەشی ڕاگەیاندنەکە هەمیشە ئیشم تیا کردووە. ئەو لایەنە ئیسلامیانەی کە ئیشم تێدا کردووە وا ڕێکەوتووە زیاتر من بەرپرسی کاروباری ڕاگەیاندن بووم. واتە لە ناو بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامیە، دوایی لە ناو بزوتنەوە یەکبوونا لە پاشان لە ناو کۆمەڵی ئیسلامیە هەروە ڕێکەوتووە من بەرپرسی مەکتەبی ڕاگەیاندن بوو. مەکتەبی ڕاگەیاندن بە هەموو ڕەهەندەکانی و جەنابتە نەزان تەلەڤیزیۆنە و رادیۆیە و ڕۆژنامەیە و گۆڤارە و هەروەها شتەکانی دیکەیشە. من لەو فترەیە لە ڕووی تریشەوە مەشغوڵ ئەبووم بە با بڵێن کاری ڕاگەیاندن لە دەرەوەی حیزب. بەڵام ئەو وەختە قەدەرەن ئەو مامۆستا ڕەنگ بێ مامۆستا عەدنان کەمێک بیری بێت قەدەر وا بوو ئەو کاتە شتێک نەبوو زۆر لە دەرەوەی حیزب، نیمچە حیزبی هەبوو بۆ نمونە گۆڤاری ڕابەر، یعنی ناکرا بڵێ حیزبیە و نەیشەکرا بڵێ بە معنای کەلیمە سربەخۆیە. لە دوای گۆڤاری خەندەم دەرکرد. گۆڤاری خەندە گۆڤارێکی مناڵان بوو، ئەویش هەر لە جۆری لە جۆرەکان بەڵێ بۆ مناڵان بوو، بەڵام بە جۆری لە جۆرەکان لە سایەی حیزبا بووەتە تەمیل و وینەکەی هەر حیزبەی کرد. هەتا 2005 و ئەوانە کە لە زیندان هاتینەوە سێریم کرد کۆمەڵێکی زۆر بێئەدەبی و ناڕەزایی ئەکرێ بەرامبەر بە دین و بەرامبەر بە ئیسلام وانە. لەگەڵ کۆمەڵە لە برای ڕۆشنبیرە هەوڵی ئەوەمدا وتم بۆ ئێمە شتێک دروست نەکەین بۆی بتوانین وەڵامی ئەم بێئەدەبیانە بکەین و بەرامبەر بە ئیسلام. ئەو برانە ماڵیان ئاوا بێ هەمویان لە من گورج و گۆڵتر هاتنە پێشەوە. ئەو کاتە یەکەم پرۆژەی ئەهلی یا پرۆژەی مەدێنیماندانا بە دەر لە دەسەڵاتی حیزبی کە بریتی بوو لە پرۆژەی تیشک. ڕەنگ بێ زۆرتان بینی بێتان مامۆستا حەسەن مەحموود حەمەکەریم، مامۆستا ئیکرام کەریم، مامۆستا بەکر حەمە سدیق، مامۆستا ئیدریسی وەیلی، هاوژین عومەر، من 8 کەس بووین و ئازانم. ئەو بەڕێزانە هەنگاوی باشمان ناو خەڵک لە ئیشەکەمان ڕازی بوو. ئەوە تەجربەیەکی باش بوو. یەکەم ئەزمموی من لە کاروباری ڕاگەیاندنا لە بوارە ئەهلیەکە ئەوە بوو بەڕاستی و الحەمدوللا ئیسفادەیەکی باشمان گیان. وتمان پرۆژە بوو، پرۆژەوەتە کۆتاییمان بۆ دانابوو. لەو فترا ئێمە توانیمان 100 کتێب چاپ بکەین، بەشێکی زۆری خۆمان نووسیبان، بەڵام بەشێکیشی ئەو نووسینانە بوو کەواوکو ڕەدی غەیرە ئیسلامی و غیرە مسلمانیان ئەدایەوە. یەکەم هاندەری ئەوەی ئێمەش کتێبێکی نووسەر مەریوان هەڵەبجەیی هەبوو، هەمووتان دڵنیان ناوتان بیستووە، بێئەدەبێکی زۆری کردبوو، شەرع و ئیسلام و سێکس وەزەم شتێکی وا بوو. ئێمە نەزانی و بێشەرمی کتێبەکەمان نووسی بە ناوی نەزانی و بێشەرمی لە نووسینەکانی مەروان هەڵەبجەییدا. ئەو کتێبە دەنگدانەوەیەکی زۆری پیا کرد
و ئەو کتێبە بۆ مایەوەی لە ماوەی کەمتر لە ساڵێکە 3 جار چاپمان کرد هەر جارە 2000 دانەمان لێ چاپ کرد بە پەلە ڕۆیشت بوو بە سەرمایەکی گەورەش پرۆژەی تیشکمان لێەوە و بوو بە ناوبانێکی گەورە بۆ پرۆژەی تیشک مەبەستم ئەوەیە بڵێم خاڵ کە دامەزرا خەلفێتێکمان هەبوو هەنگاوی ترمان نابوو ئینجا وەکو هاتە سەر دامەزراندنی خاڵ ڕێکخراوی خاڵ چۆن دامەزرا بەڕێزان ئێمە لە عامە کە باسی دامەزراندنی پرۆژەیەکەکەین یان ڕێکخراوێکەکەین یان هەر ناوەندێکەکەین و ئازانم 3 خاڵ زۆر زەرورە هەبێ ئەو ئیشە زاهیری سەرکەوتووە بێت و مستەلزەماتی خۆی یەتەدی یەکەم ئەو ئیشەی تۆ ئیکەی ضرورەتی چەنە ئەمە خاڵێکە پێم خۆشە لای جەنابیشتان هەبێ بە هەمیشەی ئەو ئیشە تۆ پێی هەڵەتی چەنە زەرورە زەرور لای تۆ نا مجتەمەعەکە چنێک پێویستە یا بەلایکەمەوە چین و توێژێ ئەو مجتەمەعیش چین و توێژە ئەو چین و توێژانەی کۆمەڵگە بەشێکیان چەندێکیان لا زەرورە ئەو ئیشەی تۆ ئیکەی ئەمە بۆ دوایی ئیشی ترت پێیەتی هەر پرۆژەیەکی شەخسی بوو کۆمەڵگە پێویستی نەبوو خۆتەیکەی ئەوە هینەکەی بۆ خۆتە یعنی من پێشتر فکری ترم هەبووە بیکەم یعنی زۆر پێویستم بەوە زۆر وەکو خولیای خۆم و حەزی خۆم حەزمە کرد مەشغوڵ بووی دراساتی ئەدەبی بم ئەمویست بە دوورودرێژی شەرحی شێعرەکانی مەحوی و شاعیرە کلاسیکان بکەم بەس هەستم کرد کۆمەڵگە لەم مەرحەلا هەستم نەکرد گەنجەکان پێویستیانە هەستم نەکرد کاریگەریەکی بێت شتمە نووسی خەڵکێک نەیە خوێندە بەلای خۆمەوە زۆر پێوەمانەوە بووم بنمونە بە کورتی خاڵی یەکەم کە بەلامەوە زەرور بوو کە عرسان بکەم مستەلزەماتی دروستکردنی پرۆژەیەک خاڵی یەکەم بریتێ لە زەرورەتی ئەو پرۆژە لە ناو کۆمەڵگا چەندێک خەڵک بەلایەنەوە گرنگە خاڵی دووهەم ئەو کەسەی یان ئەو کەسانەی کە ئەو ئیشە دامەزرێنن چەندێ سەرکەوتون لە ئیشە یا بڵێن چەندێ شیاون چەندێک ئەتوانن توانای ئەویان هەیە ئەو ئیشە بەرن بەڕێوە لەمڕۆ من سەیری خۆمە کرد سەیری ئەزمموی پێشوومە کرد هەستمە کرد لەگەڵ برایانمە ئەتوانم شتێ بکەم خاڵی سێهەم ئەی دەوروبەر چەندێ پشتیوانی دەکات ئەم سێ خاڵە زۆر زەرورە بۆ دروستکردنی هەر پرۆژەیەک زەرورەتی ئیشەکە لای خەڵک توانای ئەو کەسانەی دایەمەزرێنن پشتیوانی ئەو کەسانەی کە تۆ پێویست بە پشتیوانیانە دوو جۆر کەس بۆ من پێویست بوو دوو جۆر لە خەڵک پێویست بوو یەکێکیان کە مادەم ڕێکخراوێکی ڕۆشنبیری دامەزرێنم ڕۆشنبیر دادن پێویستم بەوەیە کۆمەڵێ نووسەر و کۆمەڵێ ڕۆشنبیر و کۆمەڵی خەڵک بێن هاوکاریم بکەن خاڵی دووهەم هەموو پرۆژەیەک پێویستی بە پشتیوانی مادی هەیە من ئەتوانم چۆن بتوانم ئەم ئیشە جێبەجێ بکەم لە ڕووی مادیوە ئەمەی ئەو پشتیوانی مادی یا ئەمڕۆ ئەڵێن سپۆنسەر گۆڤارێک دەرەکەی کتێب چاپەکەی سیمینارەکەی سەرجەم ئەو ئیشانە پێویستی بە پشتیوانی مادی هەیە چی بکەم کە من بڕیارم دابوو بە هیچ شێوەیە پشتیوانی حیزبی وەرنەگرم و وردە وا بکەمە بە فیعلی سەربەخۆیی بە معنای کامل پێوە بێت ئەمە بەڕاکردن نە لە خەڵکی ئیسلامی و بەعکس ئەوە هەمومان شانازیەکەین بە تاریخی ئیسلامەتیمانەوە بەڵام ئەمیستێک بێت لە ناو کۆمەلگا بێت لەگەڵ کۆمەڵە لە برای جیاوازە کەوتینە مناقەشە کە چی بکەین من بۆ زەرورەتەکە هەستم کرد ئەمڕۆ بوونی ڕێکخراوێکی ڕۆشنبیری زەرورە کە ئەو ئیشانە بکات بۆچی یەکێکیان خستنە بۆ ئەم سێ خاڵم دانابوو یا بۆ من چوار خاڵم دانابوو خستنە ڕووی تێگەیشتنێکی ڕەسەنی خۆماڵی لەسەر ئیسلام ئەمە بەلاوە زۆر زەرور یعنی تێگەیشتنێکی ئیسلامی ڕەسەن و معاسیریش و خاڵی دووهەم بۆ ڕاستکردنەوەی ئەو چەمکە ئیسلامیانەی کە شێوێنراون جاری وایە کۆمەڵە چەمکی ئیسلامی هەیە لای دژەدینەکان و ئەشێوێنرێ جاری وایش هەیە لای کەسانێکی دڵسۆزە کە هەر ئەوەی لێ ئەزان ئەشێوێنرێ چوارەم بیرم لەوە کردو سەکۆیەکمان هەبێ شوێنێکمان هەبێ شوێنی قەڵەمە جیاوازەکان بێ شوێنی بیر و ڕاجیاوازەکان بێ تایبەت نەبێ بە ئیسلامی و تایبەت نەبێ بە تەیارێکی ئیسلامی هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی فکریوە یعنی بە شێوەیەکی تر حەزمە کرد ئێمە سەکۆیەکدا بمەزرێنین خەڵکی عەلمانیش هاوبەشمان بێت و خەڵکی ئیسلامیش هاوبەشمان بێت بۆ ئەوەی لە نزیکەوە لە یەک تێبگەین یەک دووەم حەزمە کرد لە ناو ئیسلامیەکانە لەو پەڕی سەلەفی بۆ ئەو پەڕی سۆفی بێن بەشداری بکەن قسەی خۆیان بکەن بەبێتە شیر و ناوزڕاندنەوەوانە
سێهەم زۆر مەبەستم بوو بە لایەنێکی ئیسلامی لایەن مەبەستم لە ڕۆی سەقافیەکەوەیە خەڵکێک هەبێ خزمەتێ بکا بە زمانی کوردی و بتوانێت دین و کوردایەتی کوردەواری نە کوردایەتی پێکەوە ببەسێ بە یەکەوە بەم خاڵانە وامەزانی بوونی ڕێکخراوێکی بەو شێوە زەرورە عرضم کردی تواناکەش هەستم کرد هەیە دامەزیرە نەرەنیش لەگەڵ کۆمەڵێکی باش ڕۆشنبیرا قسم کرد هەمویان ئامادەیان دەربڕی بە شێوەیەکی گشتی دووهەم بۆ بەنسبەت لە ڕۆمادیەکەوە لەگەڵ برایەکە کە هەمووتان ناویێزان ڕەنگ خۆی پێخۆش نەبێنە باسمە کرد وتم کاکە من ڕێکخراوێکی ئاوا دانێم تۆڵێکی وتی ساڵێک پشتیوانی تۆ لەسەر من هەرچی مەسڵەتێکت کرد ئێوتم ساڵێ باشە لە دوای و ساڵی ئینسان خوا کەریمە واتە پشتیوانە مادیەکەیشم مسۆگەر کرد و ناوی خوام لێ هێنا ئەوە شێوەی دامەزراندنەکەی بوو ئێمە چۆن دامان مەزران بەڕێزان لەگەڵ کۆمەڵێ برای بەڕێزە پرسوڕام کرد هەستم کرد ڕێکخراو لەگەڵ شتی ترا جیایە پێویستی بەوە نییە مەجلیسێکی بەتایبەتی ڕێکخراوێکی ڕۆشنبیری مەجلیسێکی قەرەباڵقی هەبیە و قسە بکرێ و مناقەشە زۆر جار لە مناقەشاشت گومە بێ بۆیە من هاتم پاش هەندێک پرسوڕای شخصی لەگەڵ ئەموو ئەواکە بەلام وایە بن بە کۆڵەکە بۆ ئیشەکە هاتم چیم کرد بەڕێزان یەکسەر ناوی خوام لێ هێنا گۆڤارێکم دەرکرد بە ناوی گۆڤاری خاڵ لە مانگی تەشرینی دووهەم مانگی دەی 2015 یەکەم ژمارەی گۆڤارەکەم دەرکرد 1000 نوسخەمان لێ چاپ کرد چاپم کرد اینجا وەکو سێ سیمینارم بەست لە سلێمانی لە هەڵەبجە لە هەولێر ئەچوومە کاکە ئەمە ئیشەکەی منە پێتان چۆنە بۆ ئەوەی مشکلت دروست نەبێ یعنی ئەوەنە ئەفکار بڵێ شتەکەی خۆتی بیر بچێتەوە وتم من ئەمەم کردووە ڕێیتان چییە لەسەر ناوەڕۆکی فکرەکەی خۆم پێدان لەسەر ناوەڕۆکی لەسەر دیزاینی لەسەر هەموو شتەکانی و چیتان پێەیە اینجا کەوتنە ڕەخنەگرتن و قسەکردن و دەوڵەمەندکردنی بابەتەکە گۆڤاری خاڵ بەم شێوە بە شێوەیەکی زۆر سادە دامەزرا و بڕیارەوەیشماندا لەگەڵ گۆڤاری خاڵە ئەو کتێبە ئەو بابەت هەندێک بابەت هەیە تەنها لە خاڵ ناتوانێت بڵین بیبا بڕێوە هەوڵمانەدا بە نامیلکە و بە کتێب هەنگاو بنیت بۆ یەکەوتینە چاپکردنی کۆمەڵە کتێبیش بۆ جەنابتان ئاگادار بن خاڵ کێیە خاڵ دامەزرانی خاڵ کێیە بەڕەسمی ئێمە لای حکومەت کە هەین 3 نەفەرە دامەزرانی خاڵ 3 نەفەرە تۆفیق کەریم عادل سدیق ڕێدار ئەحمەد هەرم سیانەی بەڵام ئەیکێ لە ناو پرۆژەکایە خەڵکێکی زۆر ئێمە دوو جۆر خەڵکمان هەیە لە ناو پرۆژەی خاڵە خەڵکێکەیە بە سابتی هەمیشە ئیشمان لەگەڵاکەن دەستیان خۆش بێ خۆی گەورە موفەقیان کە مەسەلە ڕەوشت محەممەد بەردەوام دیزایمان بۆکە مەسەلە یعنی کۆمەڵە ئەساتیزە و مامۆسای زانکۆ بەردەوام وەکو دەسەی نووسرانی خاڵ وەکو کۆمەڵە کەس وەکو یعنی من هاتم ئیسیفادەم لە خەڵکی جیاواز کرد هەندێکی تەنها لەبەر خاتری ناوەکەی بۆ من سەرمایەکی گەورە بوو چونکە لەو شتانە جارجار پێویستمان بەوە هەیە ئێوەش پێم خۆشە جەنابتان لەوە ئاگادار بن من هاتم یەکەم کەس پرسم پێ کرد بە ڕەحمەت بێ دکتۆر مستەفا زەڵمی بوو وتی ڕۆڵە ئیشی خۆ بکە و ئەو وەختە لە 90 تێپەڕی بوو کە من وڵا ڕەنگی لە 95 ئەو دەوروبەرە بوو زۆر پشتیوانی کردبوو یەکەم مقابلەیش لە گۆڤاری خەڵاهی ئەوم کرد دکتۆر محسین عەبدولحەمید کەسایەتێکی گەورەی ناودار بە ڕەحمەت بێ مامۆستا سەلام ناوخۆش نازانم سبحان الله هەموویان خەریکی ئەمرنەوەن یەکەم جار هینمانکردن هاتین لە ناو ئەمانیکا دکتۆر سەباح بەرزنجی ئەوانەی کەسایەتی علمین پرسم بەمانە کرد کە ئەمانە ڕاوێژکاری خاڵ بن وفعلا کە پرسم پێکردوون ماڵیان ئەوا بێ درێغیان لێ نەکردوین ئەوەنەی توانیویانە هاوکاریان کردوین لە ناو گەنجەکانیشا دەسەیەکی نووسەرانمان دامەزران دەسەیەکی فعال کە ئێمە بۆ هەموو ژمارەی لەگەڵیانە کۆ ئەبمەوە پێویست ناکە ڕەنگ بێ ناوەکانیان بێنم لە گۆڤارەکە گۆڤارم هێناوە بۆ هەمووتان ئەیان بینین دکتۆر ئیسماعیل بەرزنجی ئیدریسی وەیلی ڕێدار ئەحمەد ڕەوشت محەممەد هاوژین عومەر کۆمەڵە لەو بەڕێزانەیە کە ناویان لە گۆڤارەکە هەیە بەڵام تا ئێستێش کە قسەکەین ئێمە دانیشتنی دەوریمان تەنها بۆ گۆڤارەکە هەیە بۆ ئەوانی کە ئێستا عەرسانەکەم شێوەی ئیشمان چۆنە ئەوە پێکهاتەی خاڵە چۆنیەتی ڕاپەڕاندنی ئیشەکانمان گۆڤاری خاڵ بۆ ئاگاداری جەنابتان ئیش هەر ئەوەنە مەسار وەربگرێ
کە مەساری وەرگرت ڕێڕەوێکی خۆی وەرگرت ئیتر بەڕێوەبردننی قورس نییە گۆڤاری خاڵ فترەیە ڕۆیشت زەحمەتی بوو تا ئەوەنە دیزاینەری خۆی نووسری خۆی وەزعی خۆی بۆ دروست بوو ئێستا بە ئەنازەیەک بە نۆرماڵی خۆمەتوانم سەرپەرشتی گشتی بکەم لەگەڵ مامۆستا عادلا و 3 مانگجاریە دەرەچێت ئێستا ئەخیر ژمارە ئینشاءڵڵا وعد وایە شەمە بێتەوە 37 ژمارەمان لێ دەرکردووە گۆڤارەکەی سیاسەتی وەیە هەموو جارێک بابەتێک لەو بابەتانەی بەلای ئێمەوە گرنگن جێگەی ئەوەن کەواوەکو پرسیار دروستکە ئەیکەین بە تەوەر واتە ئەیکەنە مەلەفێک فایلێکی گەورەی بوو ئەەکەینەوە لە سەدا هەفتا جاری وایە لە سەدا هەشتای گۆڤارەکەی بۆ تەرخانەکەی بۆ نمونە ئەم ژمارەیەکم جەنابتانینا بابەتێکی لە ڕۆژ ئاوا و بە ئەنازەیەک هاتوۆتە بۆ ئێرەیش پێوترێ ئیسلامۆفۆبیا تۆقین لە ئیسلام ئەم بابەتە زۆر ئیتیمان پێدرێت کە زۆر خەتەرە ئێسەیش یعنی وای لێ هاتووە بە جۆرە لە جۆرەکان ڕەندانەوە هەیە لەناو ئێمەشە من هاتووم کردومە بە تەوەریە هاتووم خەڵکە ئەلمانیەکەیشم هین کرد و ئەم ئیسلامفۆبیا بۆچی چی لە پشتەوەیە کێ دایمەزراندووە بۆ ئەوەی ئەو خەڵکە تێ بگا ئەوەی کە ئەمڕۆ ئیسلامی بە خەتەر ئەزانرێ هەروە لێرەوە دروست نەبووە لە شوێنێکی کەوە هاتووە بابەتێک مەسەلە کورد و ئیسلام بابەت یعنی هەر جارێ بابەتێک کە بەلامە وایە زەڕورەتی ساحەکەیە ئەوە بە هاوکاری دەسەی نووسەران هەڵەبژێرین و کۆمەڵێ ئەهلی اختصاص دیاریەکەین داوایان لەکەین کەواوەکو بابەتمان بۆ بنووسن چۆنیەتی ڕاپەڕاندنی کارەکانی خاڵ ئەمە ڕەنگ بێ بۆ ئێوە ئەهەمیەتێکی هەبێ بەڕێزان ئەرزم کردن گۆڤارەکە ئەگەر بە کورتی لایەنە دارەکەش عرزکەم ئەو بە ڕێزەی کە ماڵی ئاوا بێ سپۆنسەرەکەی کرد وعدی خۆی بردە سەر دوایە هەستم کرد تا ئەخیر خۆ ئەم ناتوانێت لەگەڵ ینی بەناو ڕێکخراوە عالەمی و ناوخۆیەکانە گەڕام بزانم کامیان ئیشیان لە خاڵەوە نزیکە یا خاڵ لە ئیشی لە کامیانەوە نزیکە هەستم کرد نزیکترین ڕێکخراوێکە لە ئێمەوە نزیک بێت پەیمانگای هزری ئیسلامی معهدی فکری ئیسلامی کە معهدێکی فکریە و لە ئەمریکایە کۆمەڵێ لە قیاداتی گەورەی عێراقی و غێری عێراقی ئیدارەیەدەن چوینە لای ئەوان و علاقەیەکی باشمان لەگەڵدا مەزرێنەکانی لێرا هەبوو کە جاران لقێک بوو لە معهدی فکری ئێستا بەناوی سەنتەری زاهەویەوەیە ئەمانیش تەسکیان کردین ماڵیان ئەوا بێ ئەوە زیاتر لە 4 ساڵە ئەوان بەڕێک و پێکی کێشەی مادی گۆڤاری خاڵیان نەهێشتووە کێشەی مادیان نەهێشتوین بەڕێک و پێکی لە وەختی خۆیان مەسرفی خاڵ ئەبەن بەڕێوە هاتینە سەر ئەی خۆ ئێمە هەر خەریکی با بڵێن گۆڤارنین ئەی ئەو کتێبانە کۆمەڵە شتمان ئەبینیش زۆر زەرورە قسەیان لەسەر بکەین زۆر زەرورە شتیان لەسەر بنووسین حاجەیەکی مجتەمەعە من هاتم پێم خۆشە جەنابتان لەمە ئیستیفادەیە بکەن بیرم نەکردووە کێن ئەو ڕۆشنبیرانەی ئەو پرۆژەیەکم دانا پرۆژەیەکم بەلاوە زەرور بوو بیرم لەوە کردووە کێ ئەتوانێت لەم بابەتە بنووسێ چونکە هەموو کەسێ شتەکەی لای تۆ زەرور نییە یەک دووەم ئەی کێ ئەتوانێت کێ حەزی لەوەیە یارمەتی ئەم جۆرە پرۆژانە بدا جۆری پرۆژەکەم دیاریە کرد اینجاوەکو توانای خۆم بەسەر ئەم هیناچیە واتە سێخاڵەکەم دووبارە ئەکردەوە کەواوەکو لە پێش و عەرزم کردن ئەگەر بۆەوەی هین دروست نەبێت یعنی هەر شتەکە نەزەری نەبێت با ئیستیفادەی بکەم لە ئەو کتێبانی کە چاپمان کردوون بۆ جەنابتانی بگێڕمەوە من یەکەم شت ئەگەر دروست بێ ئایەتی الأقربون أولى بالمعروف خوێنمەوە بۆ ئەم بابەتە هەستم کرد کێ لە منەوە نزیکە شتێک لەسەرەوە بنووسم من بە ئەسڵ خەڵکی لادەیەک ئێمە هەڵەبجەین بەڵام بە ئەسڵ لە لادەیە دروست بوو لەدایک بوو ناوی گڵێجاڵە بیرم لەوە دو کتێبێ بنووسین لەسەر ئەم لادێ شوێنێکی مامۆستا عەدنان ئەزانێ شوێنێکی زۆر دوورە دەسە ئێستا پێترێ ناحەی بەمەوە باشترین شت سێرەکەم 34 توێژەری باشمان هەیە خەڵکی لادیەکەن هەر اختصاسیان مێژووە اختصاسیان شوێنەوارە اختصاسیان جوغرافیا ینی سێ ئەهلی اختصاسم دۆزیوە وتم کاکە ئێوە ژووکم من خەڵکی ئەولادیە نەفەرمون وەڵا سێ تێژینەوەی ڕێک و پێیەکی زانستیان کە زانکۆ قبوڵی کرد سێ توێژینەوەی 4 توێژینەوەی ڕێکوپێکی یەکیان لەسەر زمان 4 توێژینەوەی ڕێکوپێکیان بۆ نووسیم سپۆنسەرەکەیم چۆن پەیا کرد کێ ینی ئایا کابرایەکی ئەهلی دین و خزمەتی دین بکە چی پێویستی بەم هینە هەیە گڵێجاڵ چییە و لەکوێ جوغرافیەکەی چۆنە ئەمە هی ناکە
هەر بۆەوەی جەنابتان ینی من ئەگەڕام بۆەوەی یەکێ بدۆزمەوە سپۆنسەری ئەم کتێبە بکە لەم هەموو خەڵکە ڕەنگە بیرلۆکرو بۆش نێکم بە شتێکی ڕسمی ئەمە کابرا ناوێ بڵێ کابرا هەیە بەڕێز وەزیری ڕۆشنبیری کاگە حەمەی حەمەسەعی کە پێش تاوان هیوایەتی ڕاوە زۆر ئەچوو بۆ ئەو منتیقە هێمە بۆ ڕاو وتم کاگە حەمە خەریکی شتێکی ئاوامە وتی مامۆسا هەر تەواو کرد یەکسەر بۆم بنێرە با خۆم چاپی کرد فعلا بۆچ ینی دۆزیمەوە لە کوێوە قسەی لەگەڵاکەم دۆزیمەوە لە کوێوە قسەکەم فعلا 1000 نوسخەی لێ چاپ کرد و زۆر کەس هینە ئەپرسێ خاڵێکی کە بە نمونە ئەڵێم شێم حەمەوی خاڵ یەکێکە لەو بەڕێ مامۆسا گەورانەی کە هەموو لایە قبوڵیەتی واتە بە ئیسلامی و عەلمانیوە بە خەڵکی تند و خەڵکی بڵێ نەرمەوە بە خەڵکی ئەهلی زمان و ئەهلی ئەدەبەوە هەموو لایە قبوڵیەتی مەلاکان بە یەکێ لە گەورە مەلاکانی کوردستان ێزانن قازی و هینەکان بە یەکێک لە قازیە سەرکەوتوەکانی کوردستان ێزانن ڕۆشنبیران بە ڕۆشنبیرێکی زۆر گەورەی ئەزانن عەرەبەکان بە نووسەرێکی گەورەی ئەزانن لە بواری وەلحاصڵ ئەم پیاوە پیاوێکی مەوسوعی بووە بە معنای کەلیمە وەختی خۆی بەشێ لەوەی ئێمە گۆڤارەکەمان ناونا یا بڵین ڕێکخراوەکەمان ناونا خاڵ هەر بە ناوی ئەوە بووە هەندێ لە برایان تەژیعیان کردین کاکە بۆ هەرچی نووسیوە ئێوە کۆی ناکەنەوە بۆ ئێوە جەنابتان بزانن خۆن بە تەنها ئەوم کەی پێکرێ مامۆستا شێخ حەمەی خاڵ نزیکەی 29 کتێبی هەیە بەشی زۆریان کە چاپکراوە کاتی خۆی دووبارە چاپ نەکراوەتەوە لە ساڵی 35 چاپ کراوە دووبارە چاپ نەکراوەتەوە بۆ جەنابتان بزانێنی نزیکی 90 ساڵ یا 89 ساڵ بەر لە ئێستا هەیانە وەختی خۆی لە چلەکانە لە گۆڤارە بڵاوی کردوێتەوە لە گۆڤارەکانە لە سیەکان و لە چلەکانە بڵاوی کردوێتەوە بینیم یعنی گەڕام بزانم لە ناو ئێمە کی هەیە لەم بابەتە ئەوەنە زیرەک بێ و بەتوانابێ خۆم شتێکم لێ هەڵەکڕان بەڵام سێرەکەم بەڕێز دکتۆر بۆزم پرۆفیسۆریشە مامۆستا دکتۆر ئاراس حەمە ساڵح ئەو سێرەکەم لە هەشتاکان و خەریکی کۆکردنەوەی شتی خاڵە وتم وەرە مامۆستا با ئەمە بکەین کە پێموت زۆر دڵخۆش بوو باوەڕتان بێ یەک دانە ساڵ ئیشی بۆ من کردووە 9 دینار پارەی لە من وەرنەگرتووە هەر چی شتی خاڵە یەکۆی کردووە نزیکەی طبعا 8 بەرگە نزیکی 29 کتێبی کۆ کردوێتەوە لە ڕۆژنامە و لە گۆڤار و لە کتێبەکانی خۆشی ئەم کرد بە فرسەتیە ئەی باش ئەم ئیشە گەورە کی ئەتوانێت چاپیکە چاپەکەی 2-3 دەفتەری ئەوێت یعنی چونکو ڕەنگ بە هەندی ئەهلی ئیسلام ئەڵێ باشە ئەم لەسەر کەلەپور نووسێتی من چی بکەم بە کەلەپور لەسەر فەرهەنگ نووسێتی من چی بکەم بە کەلەپور هاتم کەسێکم دۆزیوە کە ئەو 2-3 دەفتەرە لای شتێکی ئاو خواردنە و ڕەنگ بێ ڕێزیشم لێ بگرێ نامەیەکم بۆ سەرۆکۆماری عێراق نووسی بەرهەم ساڵح دکتۆر بەرهەم ساڵح وتم دکتۆر یان تۆ لەگەڵەوە سەرۆکۆماری بەڵام خەڵکی ئەم شارەی شێم حەمەوی ژێکێکە لە ناودارەکانی ئەم شارە من ئەوەی توانیمە خزمەتی بکەم بابەتەکانی کۆکەمەوە ئەی تۆ چیمان بۆکەی یەکسەر موافقەی کرد و سپۆنسەری کتێبەکەی کرد 1500 نسخەمان بۆ چاپ کرد زۆر کەس عەرزم کردن بۆیە باسی پرۆژەکان یەکەکەم هەر کەسێ بە پێی ئەو هینەی لەگەڵ خۆیان هەیەتی شێم حەمەوی خاڵیشم چاپ کردووە ئەوەتان عەرزکەم من هەر کتێبێکم چاپ کردووە و هەر تەوەرێکیش دیاریەکەین لە ڕاستیە یعنی ئامانجێکم هەیە ئامانجەکە ڕەنگە لە ئەخیر کتێبا بۆ بەڕێستانی باس بکەم هاتم یەکێک لەو لە دوای مامۆسایی شێم حەمەوی خاڵ یەکێک لەوانەی لە ناو داعوەی ئیسلامیە فەزڵێکی زۆر گەورەی هەیە ئەکرێ بڵێ هەمومان بە شێوەیە لە شێوەکان قەرزاری ئەو پیاوەین یا قەرزاری خۆی یا قەرزاری تەلەبەکانین پیاوی هەڵکەوت لە کوردستانە بە ناوی شێخ عەبدولعەزیز پارەزانی ئەم پیاوە خزمەتی زۆر گەورەی کرد هەم لە مەجالە داعویەکە کە یەکێک بوو لە ناودارەکانی برایانی موسڵمان دوایش لە مەجالی نووسینە ئەو کاتە ئەو کتێبی ژیاننامەی ژیانی پێغەمبەری مەزنی نووسی یعنی زۆر دەگمەن بوو لەگەڵ کتێبەکەشیا مەجموعە کتێبی دیکەی نووسی کوڕێکی لاسار و باوکێکی هەژار لە دەواازەی ئیسلامەوە نمونەیەک لە ئیسلام 12 کتێبی نووسی کە 3-4 هەر چاپ نەکراون هەتاوەکو ئەم دوایە چوم لەگەڵ بنەماڵەکانە ڕێکەوتم بۆ چاپکردنی ئەم کتێبە عەرزم کردی بیرم لەوە کرد ئەکێ پشتیوانی مادیم بکە باشترین کەسێ بەلای منەوە بۆ ئەمیشە بشێت ئەم یەکێکە لە ڕەمزەکانی برایان کەواتە
کێ باشە بۆ پشتیوانی ئەمە یەکێک لە ڕەمزەکانی برایان بۆ ئەمە باشە ئەسڵی پرۆژەکە بخستە بەردەمی مامۆسای بەڕێز جەنابی پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداخی وتم بۆیە بە کۆمیشە نەکەین وەڵڵاهی زۆری سوپاسی کردم هەموو مەسرەفەکەی خۆی خستە یعنی هین کردە ئەمانە ئەمە یعنی لەمەوە هینی خۆم یعنی تەجربەی خۆم لە مەوزوعانە بەکو من گەڕاوم ئێستا ئێمە هەڵەبجەین ڕەنگ بێ جگە لە مامۆستا عەدنان مجموعی لە تەڵەبەکانیش هەڵەبجەین شتێک هەیە مامۆستا ئێستا لە هەولێر و سلێمانی و دهۆک هەیانە ئەویش ئینسکلۆپیدیایە دائیرەت المعارفی شارەکان هەولێر کاکۆسرەت ڕەسوڵ ئیشەکەی بۆ کردووە یاواتە سپۆنسەرەکەی کردووە کۆمەڵی مامۆستا ئیشەکەیان کردووە بە قۆت بیازعیفێ نازانم دهۆک نێچیرەڤان بەرزانی کردوێتی سلێمانی هێرۆخان کردوێتی بەس لە وەختەوە نەخۆش کەوتووە جارێ وەساوە من زۆر بیرم لەوە کردووە بۆ هەڵەبجە نەیبێ هەڵەبجەیش ئێستا ناوی محافەزەیە ئەوانە باشە هەیبێ خۆ ڕەنگ بێ کۆمەڵێکی باش مامۆسای زانکۆ ئەمانە هەبن ئەمە ئەخیر پرۆژەی منەکە ئێستا عرسانەکەم ئەی لایەنە داراییەکەی چونکو بەڕێز مامۆستا عەدنان ئاگادارە کۆمەڵی خەڵک خەریکە بوون و ئیشەکە سەری نەیەگرت چونکو پشتیوانێکی باشی دارایی ئەوێت ئەو بابەتانەی لە دائیرەت المعارف یا لە ئینسکلۆپیدیا ئەنووسرێ شتی ئاسایی نین ئەبێ هەمووی شتی زانستی بێت ئەبێ هەمووی یعنی ئەبێت تۆ باز لە ناو بکەی باز لە داتا بکەی باز لە مەتر و ناو یعنی باسی ئەم شتانە بکەی ئەوە نییە هەر قسەی خۆش بنووسی تۆوانە ئەمە ئەبێتە ناسنامەی ئەو شارە ئەو وڵاتە هەر کەسێ هەرچی بێ ئەبێ لەوێ هەبێ ئەو نەش قوڵ بێ لە کەسایەتی لە لادێ لە گەڕەک لە مزگەوت لە چی لە ئەوانە ئەمەم بەلاوە زۆر مهم بوو بەلایشمەوە زۆر مهم بوو کە کەسێکی ئیسلامی دەستی لەما هەبێت یا بڵێن کەسە لایەنێکی ئیسلامی من پێم خۆش بوو هەمووەکو خەڵکی شارەکە و هەم ئەهلی ئیسلامی ئینشاءڵڵا حەزمە کرد دەستم لەما هەبێت چاوم گێڕایە ئەمە بۆ کێ باشە کە عەرزم کردن هەر بۆی جەنابتان هین بن ینی لە حەجمی شتەکە تێبگەن تەقدیرمان کرد بە کەمترین کولفە ئەگەر خەڵکەکەی بە ئەنازەیەک خۆبەخش بێت و ئیشەکە ڕایی بکرێت 100 ملیۆن دیناری ئەوێت 100 ملیۆن دینار بە ئێمە تەرتیب بکرێ بێگومان نەخێر لە ناو ئەم هەموو خەڵکا یەک کەسم دۆزیە وتم قەناعەتم وایە ئەیکات کابرایەکی هەڵەبجەیە لە سلێمانی دانیشێت کاک دکتۆر ناسێت عەلی شایزەدین شێخ عەلی شایزەدین کە ئەهلی مزگەوت و نوێژ و دین و ئەوانیشە نییە یعنی بەڵام زوو یەکمان ناسیوە و تێکەڵێکمانە و سی قەومتمانەیەک هەیە وەڵڵاهی کە بۆم ناوتی وەڵڵا مامۆستا هەر یەکسەر جاوە پرسی بۆچێ ناوی خوای لێ بێن بەڵام حەزەکەم ناوەندێکی زانستیش لەگەڵتانە هەبێتم بەسەر چاو لەگەڵ زانکۆ ئێستا مامۆستا عەدنان حاڵی حاضر کە عەرزی جەنابتانەکەم ڕێکەوتوین کە پێکەوە ئەو پرۆژە لە ماوەی 2 ساڵە بۆ 3 ساڵ ئینشاءڵڵا لە هەفتەی ئایندەوە دەست پێکەین بە جێبەجێکردنی بە یارمەتی خوای گەورە ئەمەوێ عەرزتان بکەم ئەمە خۆ هەڵکێشان نییە بڵێم شێوەی گەڕانەکە شێوەی دۆزینەوەی خەڵکەکە شێوەی هاوکارەکانت ئەمە ئەسڵی ئەگەر خاڵ ئەزمونێکی سەرکەوتوو بێت ئەمە ئەسڵی سەرکەوتنەکەیە ئەگەر جەنابتان بزانن خاڵ پرۆژەیەکی سەرکەوتووە پرۆژەی خاڵ ئەگەر سەرکەوتوو بێ ئەگەر جێدەسی دیار بێ مەسەلەکە ئەوەیە نەک دەوڵەمەنی خۆی و گەورەی خۆی بێگومان سەرجەم ئەمان شەبنە داهاتێک بۆ کۆمەڵە ئیشی تریش کە ئێمە ئیسفادەی لێەکەین و ئەخیر و هەڵوشمان داوە شتە دەگمەنەکان بۆ ئاگاداری جەنابتان شتە دەگمەکە ئەم بابەتانی من عەرسانەکەم دەگمەنن یعنی کەس لە ماوەی 100 ساڵی 50 ساڵی پێشوە کەس من نازانم بیری کردوتویانە بەس هیچ کەسێ کۆبەرهەمی شەمحەمەی خاڵی کۆ نەکردوتەوە هیچ کەسێک کۆبەرهەمی مامۆستا پارێزانی کۆ نەکردوتەوە هیچ کەسێک ئینسکلۆپیدیای بۆ هەڵەبجە نەکردووە هیچ کەسێ ئەو ئەخیر کتێب مەشخەڵی ڕێ واتە معالم السنة النبوية مەشخەڵی سنەت مەشخەڵی ڕێ ئێمە هاتوین سەرجەم فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە بوخاری مسلم نەسائی ئیبن ماجە هو تا 14 ئەڕوا یعنی هەموو سیحاحەکان و سنەنەکان و ئەوانی کەیش هاتوین ئەو 14 کتێبە ئەسڵە هەمووی مامۆسایەکی بەڕێز هەمووی پوخت کردوێتەوە کۆ کردوێتەوە ئێمە هاتوین لە 4 بەرگا چاپمان کردوێتەوە سەر لەنێ ئەمە شتێکە ئەلحەمدوللا کەس نەیکردووە بە معنای دووارەیەکەم و خواڵکێشان نییە باسی هەڵمانداوە ئیشێکی ناوازە بکەین
کە کەسێکی تر نەیکرد بێ کە کەسی تر نەیکرد بێ خەڵکێک بیرەکاتەوە کەواکو پشتیوانیت بکە. ڕەنگ بێ هەموو ئەمانە عەرزمکردن هیچی من نەبووە بە شێوەیەکی گشتی. یەکێک لەو شتانەی کە من لە ژیانی خۆمان شانازی پێوەکەم بەڕێزان ئەو پرۆژەیەشێکێکە لە عینەکانی خاڵ و سەرنوسخەشم بۆ هێناون ئەسڵی فکری خاڵیش بۆ من زۆر مەبەستمە بڵێم ئەو بەڕێزانی کە تەمەنێکیان هەیە و دوو مامۆسا و ئێوەش هەر حتممە خوێنتانەوە لە ساڵی پەنجاکانەوە هەتا ئەمڕۆ هەوڵی زۆر ئەدرێ بوترێ ئەم ئیسلامە بەنسبەت ئێمەوە تازەیە یا بڵێن نامۆیە. کورد خاوەنی دینێکی تر بووە ئیسلام هاتووە داگیری کردووە بە کورتی هەوڵدراوە قەزەی کوردایەتی و قەزەی دین بکرێتە دووشتی لە یەکجیا. باوەڕ بتان بێ ئەمە کێشەی من بووە لە دڵ و دەروونمە لە نەوەدەکان و کە لە ڕابەرە ئەم نووسی زۆر مەبەستم بووە کە بڵێم نەخێوانیە ئەمەش بڵێم نەخێوانیە هەر قسەیەکە چۆن بەڵگە بهێنمەوە. بۆیە من لە ساڵی 2000 پێشی 2000 وەڵا بیرم لە کەوتمە شت کۆکردنەوە ئێمە با بگەڕێن بە ناو مێژووی کووردا بە ناو کەلەپوری کووردا بە ناو فۆلکلۆری کووردا بزانین فعلەن ئایا کورد و ئیسلام لە ماوەی 1400 ساڵە دوورن لە یەک یان نزیکن لە یەک. هاتم بیرم لەوە کردەوە کەوتمە کۆکردنەوەی توێژینەوە لەسەر دەبابەت ئەفسانە حەکایەت داستان کەلتور کەلەپور مێژوو مەتەڵ پەندی پێشینان بە کورتی توێژینەوەم ئامادە کرد. توێژینەوەکەش بۆەوەی توێژینەوەیەکی زانست بێت. هاتم مامۆسایەکی زانکۆ بە پێشنیازی دکتۆر سەباح بەرزنجی مامۆسایەکی زانکۆ دکتۆر هێمن عومەر کە لە ئەستەمبوڵ دانیشتە و خەڵکی شەقڵاوەیە ئەو بوو بە مشریفی بەحسەکان بۆ ئەوەی بە فیلتەرێکی زانستیات تێپەڕێ. هاتم توێژینەوەم دروست دامەزران کە بیسەلمێنم نەخێر ئیسلام و کورد دووشتی لە یەک ئاڵاون. ئەوەی ئەوێت کورد بلکێنێ بە ئیسلامەوە ئەوە دوورخاتەوە لە ئیسلام ئەو کەسە بەعەکسەوە یەت کورد لە هەموو شتێکدا ئاماڵێ. ئەسڵەن ئەگەر ئیسلام لە کورد داڕنی کورد هیچی بۆ نامێنێتەوە نە تاریخی هەیە نە ئەدەبی هەیە نە نووسینی هەیە نە زانای هەیە هیچی نییە. هیوادارم بەڕێستان کاتان هەبێ کات بدەن بە خۆتان ئەو کتێبە بخوێنەوە ئەو وەختە زۆر دڵتان خۆشە بێ کە نەخێری ئیسلام وەها ڕۆشووە لە ناو میلەتی کووردا. کورە بە هیچ کەسێ کێشە بە هیچ کەسێ ناتوانێت ئەسڵەن لە کەدار بکرێ ئەوە زەعیفی ئێمەیە. خۆزگە کاتە با من هەندێک نمونەم لەو هیناوە باس بکردنایە. ئەسڵەن من هەندێک لەم کتێب هەندێک لەو کتێبە مەزانین لەکوێ هێناوە دوای بۆ توێژینەوەیکی زانستی لە دەمی دایکم بیستووە لە دەمی مەسەلە پورێم بیستووە لە دەمی خەڵکێکی پیر و ئەوانە. سەلماندوومە کە ژیاننامەی هەموو یا زۆربەی پیاغەمبەران عەلەیهیمو السەلام لە مەتەڵی کوردیا هەیە لە پەندی کوردیا هەیە. مەتەڵێکم هێناوەتەوە هەر بۆ ئاگاداری جەنابتان بۆ نمونە ئەڵێم ئەمە چییە؟ ئەمە ئەلبەتە عەرزمکردنی هی من نییە هینی سەدان ساڵی بەر لە ئیمڕۆیە. تەڵە ئاوە زیتە چیەوە نیەچیر ڕای کرد سەگ بوو پێوە. تەڵە ئاوە زیتە چیەوە نیەچیر ڕای کرد سەگ بوو پێوە. ئەمە مەتەڵێکە ئێمە جاران مناڵ بووین دا ئەنیشتین دایکمان یان نەنکمان ئەمەی بۆ ئەگێڕانەوە یەک سەعات ئەگەڕاین بزانین چییە. ئاوەکە بۆ بە تەڵە زیتەکە ئەوەی بەردەمینەکە چێو یعنی دارە. نیەچیرەکە موسای عەلەیهی سەلام وانە سەگەکەش کە پێوە بوو پێوە کێیە فیرعەونە. ئەها چیرۆکی موسا و فیرعەون هەمووی لە یەک مەتەڵی کوردیا هەیە. باشە ئەمە ئەگەر ئەو کەسەی ئەمەی داناوە ئەگەر زۆر زۆر شارەزای چیرۆک نەبێ زۆر چاوە بەسەراتە نەبێ ئەمە بۆ کۆکرێتەوە لە مەتەڵێکە. تەڵە ئاوە زیتە چێوە نیەچیر ڕای کرد سەگ بوو پێوە. مزگەوتی گۆشتین میحرابی ئاوە ڕوو لە هەر کوێ بکەی قیبلەی تەواوە. مزگەوتێکمان هەیە گۆشتە گۆشت میحرابەکەی لە جاتی هینیترە ئاوە ئاو. لەناو ئەم مزگەوتە بەعەکسی مزگەوتەکانی خۆمانە ڕوو لە هەر کوێ بکەی تەواو کێشە نەبێ عیبادەت یا دروستە. ئەزانی کێیە؟ حوتەکەی یونس عەلەیهی سەلام. یونس هینەکە بە مزگەوتی بۆ خۆی ناو حوتەکە وانە
ئەی میحرابەکەی کە ڕووی تیەکە ئاوەکەیە لە ڕووی شەرعیشەوە مەسەلەیەکی فیقهی مامۆستا و برایان ئاگادارن لە ڕووی شەرعیوە کە تۆ لە شوێنێک کابووی نەزانی قیبلە لەکوێیە دنیاهین بوون ڕوو کردە هەری فەئەینەما تولوا فثەمە وجه الله ڕوو بکەیتە هەر کوێ قیبلەیە ئێوە باوەڕەکەن کەسێک زۆر شارەزای دین نەبێ بتوانێ بەم دوو کەلیمە ئەو مەتەڵەتان بۆ دابێنێ ئەلیف ئەمری کرد ئەلیف وتی بە جیم قاف بەرە بۆ میم بە دوو کەلیمە وحی هەمووی تەواو بووە ئەڵڵا ئەمری کرد بە جوبرەئیل قورئان بەرێ بۆ محەممەد ئەلیف ئەمری کرد بە جیم قاف بەرە بۆ میم سەدان نمونەی ئاوام هێناوەتەوە الحەمدوللیلا هیوادارم بیخوێنەوە بۆ ئەوەی بە کۆڵە لە بەتاڵیان نەمهێناوە بۆتان ڕەنگ بێ ئیستیفادەی باشی لێ بکەن بە یارمەتی خوای گەورە بەڕێزان ئەزانم کات کەم ماوە بەس کورتێکەمەوە شتەکان ناتوانم باسی بۆ ئاگاداری جەنابتان بە پێی ئەو توێژینەوەی من کردومە زیاتر لە 190 پەندەکان ئەو پەندانەی کە هەیە یا لە ئاەتێ وەرگیراوە یا لە حەدیثێ وەرگیراوە لە مەفهومی ئاەت و حەدیثێ وەرگیراوە یا لە قسەی زانایان و ئەوەی کە پێوتی ئوسوڵ فیقە ئەسڵێکە و ئەم هاتووە هینی کردووە هیوادارم بیخوێنەوە بۆ شتەکانی کەش هەمان وایە شتێک نییە بە ناوی داستان و ئەفسانەوە ئیلا بنەمایەکی دینی هەیە من بۆچی ئەگەر عەرزم کردن ئەم شتانم چۆن بەدەستهێناوە یا ئەم هەنگاوانە ڕەنگ بێ ئەگەر پارە کۆکەینەوە من لە ماوەی ئەم 5 ساڵە دروسە بڵێم بە 100 ملیۆنم کۆ کردووە یعنی پارەم دەستکەوتووە کە الحەمدوللیلا بەشی خۆمیتیان نەبووە دروسە ئەگەر لە 100 ملیۆن تێپەڕێ نا بە 100 دروسە ڕەنگ بێ ئەم هۆکارەکەی ئەم 4-5 خاڵە بێ یەکەم ئینسان هەوڵ بدا کەسێتێکی بۆ خۆی دروست بکات کەسێتیە کە واوەکو مەقبوڵ بی لە لای ئەم و لە لای ئەو کەسێتێکی ڕازگۆیانە ئەگەر هەبێ مەبەستم خوا نەخواستە ڕازگۆیی و مهمی خۆم نییە بەڵام ئەو کەسێتیەی ئەو محیبەتەی لە فترەی ئەو 40-50 ساڵە لەگەڵ برایان و خوشکان و ئەو بەڕێزانە هەم بووە الحەمدوللیلا ئیستیفادەیەکی باشم لێ کردووە ڕەنگ بێ پەرلەمانتارێکی ئیسلامی نەبێ بە جۆرە لە جۆرەکان پشتیوانی منی نەکرد بێ ڕەنگ بێ وەزیرێکی ئیسلامی نەبێ بە جۆرە لە جۆرەکان پشتیوانی ئیشی من کرد بێ چونکو عەرزم کردن ئێمە گۆڤارەکە خەڵکێک سپۆنسەرێکە بەڵام ئێمە 50 کتێبمان چاپ کردووە کتێبی وایە هەیە نزیکی 4000 لاپەڕەیە کتێبی وایە 30,000 لاپەڕەیە ئەمە باگاڵتە چاپ ناکرێت هەندێکیان سپۆنسەری تایبەتیان هەبووە بەڵام هەندێکیان بەبێ سپۆنسەر لەخوا بەزیاد بێ ئێمە هەر خاوەنی ئێستش داراییەکی باشین لەو مەجالا خاڵی دووهەم بەوەی کە ئەم ئیشارەم لە بەڕۆیشتووە بریتە لە نازم بە زمانی ئەمڕۆی تەنمەی بەشەری گەشتی بڵین گەشەی مرۆیی پێڵێن دیبلۆماسیەت ڕەنگ بێ دیبلۆماسیەتی من خراپ نییە لەگەڵ هەموو چین و توێژەکانە علاقەیەکی باشم هەبوو لەگەڵ ئیسلامیا لەگەڵ غەیری ئیسلامیا لەگەڵ پارتیا لەگەڵ یەکێتیا ئینشاڵڵا لەسەر حسابی دینەکەم نەبووە هەمویان زانیوان من ئیسلامی هەمویان زانیوان لە ناو سەرکردایەتێکیشا بووم هەمویان ئەویان زانیوە بەڵام من علاقەی شەخسیم لەگەڵ کەسیانە نەبشڕاندووە تا ئێستا ئەمە هاوکارێکی باشی بووە من کردووە کە واوەکو هەنگاو بنێم دووهەم سێهەم با بڵێن کەم بۆ تەمایەوەی بتوانم ئەمیشانە بکەین لە ماوەی ئەم 7 ساڵە هەوڵم داوە شتی کردەییمان هەبێت شتی کردەییمان هەبێت یعنی شتەکان خەڵکەکە بیبین بۆ ئەوەی سیقە دروستکەن کابراکەڵێ ئینسکلوپیا دروستکە چونکو شێخ محەممەدی خاڵی بینیوە کابراکەڵێ ئێستا ئینشاڵڵا سەفەت تەفاسیریش تەبعەکەین مەشخەڵی سنەی پێغەمبەری خوای بینیوە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم خاڵێکی تر کە ڕەنگ بێ بۆتە مای سەرکەوتنی ئیشەکانەوەیە مرونەتمان هەبووە مرونەت بە معنای ئەوەی من هەوڵم نەداوە ئەو خەڵکە گشتی وەکو منی بیرکاتەوە وەکو من هەنگاو بنێ وەکو من نا بە هەرچی ڕازی بووە لەو حدودەی مادەم بەشێ لە ئامانجەکانی من ئەپێکێ من بە مرونەت مامەڵەم لەگەڵا کردووە خاڵێکی کە حەزەکەم عەرزتانکەم من هەوڵم داوە ئەو نقطانەی تایە زەعیفم خۆمی لێ دوورخەمەوە هیوادارم جەنابتان ئەم قسەم بە هەند وەرگرن ئێستا ئەگەر مامۆستا وتە وەرە وتارێ بدەم و ناهاتم چونکو من ئینسانێکی سەرکەوتوو نیم لە وتاردانە مزگەوتێک لامانایەوە 4-5 ساڵە دەرسی تیاوتێتەوە مامۆستا ئەو برانە دێن من تا ئێستا یەک دەرسم تیا نەوتۆتەوە نەک لەبەرەوە زۆر مهمە مەزانم تیایا سەرکەوتوو نابم نقطەی ضعفی خۆ مەزانم من زەعیفم لە مناقەشە
لە ڕووی مناقەشەوە زەعیفم خەت ناڕۆمە حیوار هەرگیز پەنجا ئەلمانی بێ لەگەڵ ماشتی منیش بڵێم منە چونکە ئەزانم هەرچی بڵێم بەرامبەر یعنی خوای گەورە لەو ڕەوان بێژی و فەساحەت و بەلاغەتێکی نەداوە پێم یا بەعزە کەسەیە بەدیهی ینی زوو بەڵگە هێنێتەوە زوو قسە ئەکا من ئەمەم پێ نییە بە کورتی نقطە زعفەکان ئینسان بتوانێت خۆی لێ بپارێزێ کەس نییە تەواو بێ کەس نییە هینی نەبێ عالمێک هەبووە من ناوەکەی نییە لە بیرما ئێستا ئەڵێ زمانی تەواو نەبووە بۆ حرفی ڕاب بەکاربێنێ بۆیە لە ژیانە کەلیمەیەکی بەکار نهێناوە ڕایتیا بێ هەمیشە هەوڵداوە لە جاتی ئەو کەلیمە کە ڕایتیا چۆ کەلیمەیەکی تری ئەوە بە هەزاران کەلیمەی لەبەر کردەوە بۆی ڕا لە بیری خۆی بەرێتەوە نقطە زعفەکەی خۆی لابردووە ئێمەمانان هەوڵ بدەین لە بیرمە یەکەم جار لەگەڵ ڕەنج بەرنامەیەکە بوو لەگەڵ ڕەنج لە کورساتە زۆر تەکلیفی لێکردم تم نایەم زۆر سوێنی لێ خواردم لە کورساتە هەبوو چووم لەگەڵ ئەوەی بەرپرسی ڕاگەنی پارتیە وەختە سەرۆق قادر و ئازاد جوندیانی کەوتینە مناقەشە لەسەر ئیسلامی و عەلمانی ئەوانە کە هاتینە دەر زۆر پەشیمان بووم وەڵا لە بیرمە ئێسەیش یەکێک لە مەلایەک وتارێکی زۆر توندی لەسەردام کاکە کە نازانی قسە بکەی بۆچی حیامان نەبێ دکتۆر عیرفان ڕەشید مامۆستای ناسی یعنی حەقی بوو هەستم کە وڵات چووم وەڵام مامۆستا حەقتە 2000 و نازانم 5 بوو 6 وەڵا نازانم بیزەبێت لەکوێ من سەرکەوتوو نەبووم تایە بیرم لەوە کرد باشە بۆ یعنی ڕەنگ بێ ئەوەی مامۆستا بەکر ئێڵێ من زۆر لەو زیاتر بزانم ئەبوو بەکر کاروانی بەس ئەگەر هەفتەیە شتێک بخوێنمەوە ئەو سەیریشی نەکرد بێ کە دەرێ بڕین ئەو ئەوەی من جوان دەرێ بڕێ بۆ یعنی شوێنەکەی ئەو بگرمەوە ئەوە کاکینەڵی بینیوێتیوانە شتی تریش بووە یعنی با شتێکی خۆشتان بۆ گێڕم هەر بێتاقەت نەبن مامۆستا محەممەد مەلا عومەر وەزیری پێشوی ئەوقاف و مەلا بوو لە مزگەوتی ئەبوبەکر مامۆستا وتی کاکە تۆ قورئانێکی جوان نەزانی قورئان بخوێنەوە ڕۆژی جەژن بوو وتم مامۆستا وەڵڵا باش وتی نانە حەر ئەمرەکەم لە هەشتاکانە وتی مامۆستا دەنگم نییە بەخوا دەنگ زۆر خۆشە نەتۆ ئەوە خۆ دووارە وەڵا بە ناچاری بردمێ میحرابەکە و دەستم کرد بە قورئان خوێندن بۆ جەژن بەخوا دو سێ دقەی پێشەوەتی خەیناکە کاک تەوفیق خوا جەزاهوات سێرکەم خەڵکەکە زۆر بێزارن لە دەنگم کاکەم دەنگم وایە بۆچی یعنی ئێمە بتوانین نقطەی ضعفی خۆمان دیاریکەین هەڵەمان کەمە بێ و بیستوان نقطەی قوتی لەکوێوەیە ئێستا بە حەیاتی من چەند ساڵ مەسوولی رادیۆ و تەلەڤیزیۆنەوە نەبووم بەس تەدەخورم نەکردوون ئەزانن بۆ چونکە زانیم هیچی لێ نازانم مدیرێکی بەهێزم بۆ داناوە تاو بەڵام لە ڕۆژنامەکە هەمیشە سەرنووسەری ڕۆژنامە بووم هەمیشە بڵێن هینم هەبووە ستونم هەبووە لە ڕۆژنامە بابەتم نووسیوە هەستم کردو تایە بەلامە مهمە خۆم تایە ئەبینمەوە بەس باوەڕتان بێ ببم بە مدیری هەر تەلەڤیزیۆنێ تیا سەرکەوتوو نابم هەر رادیۆی تیا سەرکەوتوو نابم نازانم بەرنامەیە پێشکەشکەم بۆچی ئێستاەوە لەبەر خاتری دڵی مامۆستا وتم ئەگەر بڵێم نایەم هینە ئەگینا ڕەنگە یەکێ لە محازەرە بێتامەکان بەلاتانە ئەم محازەرە بێ خوای گەورە هەموو لای موفق و سەرکەوتووکە و سەلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی